بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی دەستخۆشیێکی گەرم لە برایان و خوشکانی نوری حکمە دەکەم کە ئەو ئێوارە کۆڕەیان ساز کرد. خی گەورە جەزای خێریان بداتەوە. خی گەورە ئەو دەستگایە هەرکە بەخۆی ناوی نوری حکمە ئینشاڵڵە پڕ نور و حکمەتی دەکات. خی گەورە تەمەنیان درێژ کات کە خزمەتێکی بەڕاستی ناوازە و زۆر باش دەکەن. خی گەورە دەست بە تەمەنیانەوە بگرێت و حفز و ستریشیان کات یا ڕەبی لە هەموو کەسێکی خراپ و لە هەموو چاوێکی پیس ئینشاءڵڵە. ئەو بابەتێک کە ئەو برا بەڕێزانە بە منیان گوت کە حازری بکەم ڕۆڵی ئافرەتان لە بانگەوازی و سەرخستنی ئیسلامدا، تەمان زۆر کەس باسی کردیە و زۆر کەس لەسەری دوایە، بەڵام من دەمەوێت بۆ خوشکانی بەڕێزم بە تایبەت، چونکە کۆڕەکە تایبەتە بە خوشکانی گەورەم، لە چوار خاڵدا ئەوەی کە دەمەوێت عەرزی و پێشکەشی ئێوەی بەڕێز بکەم. خاڵی یەکەم پێم خۆشە خوشکان بزانن وەکو خوشکان و پیاوان لە سێ خاڵ مشتەڕەکن. ئەو زۆر گرینگە، چونکە ئەو ڕۆکە زیاتر کە دەیانەوێت ئیشی لەسەر بکەن و لە ڕێی لا بدەن و ئیفسادی بکەن و ماڵی وێران بکەن و لە ماڵی دەربکەن، خوشکانی بەڕێزمە. بەڕاستی هەموو کوفری جیهانی شەیتان سیفەتەکانیش ئێستا زۆر ئیش لەسەر ئافرەتان دەکەن، چونکە ئەوان دەزانن سەنجی مەحەکی ماڵ، بڕبڕەی پشتی ماڵ، ڕاوەستانی ماڵ و پیاو ئافرەتە. ئەگەر ئافرەتەکە ڕوخا، پیاوەکە لە دووی ئەڕوخی، هیچ مەزانی تێدا نییە. ئەگەر دینگەی ماڵێ ڕوخا، سەقفی ماڵێ و دیوارەکانی ماڵێکی بەسەدا دەڕوخێتن. جا بۆیە بەڕاستی زۆر گرینگە ئەو خوشکانی بەڕێزی من سێ خاڵ بزانن لەوەی هیچ کەسێک نەتوانی فێڵیان لێ بکە، یاخود لەو کەلێنەی لێیان بێتە ژۆرەی وە بزانن ئەوان لە پیاوان کەمترن، یان لە پیاوان کەمتر تەمەشا دەکرێن، یان حەق و مافیان لە پیاوان کەمترە. جا سێ قاعیدە هەیە، سێ حەقیقەتی قورئانی هەیە، دەبی ئەوەل جاری لە بۆ خوشکانی خۆم باز بکەم. ئەوە خاڵی یەکەمیتی. حەقیقەتی یەکەم ئەوەیە کە ژن و پیاو ئەسڵ و بنچینەیان یەکە. زۆر وا نەزانی، یعنی ئافرەت لە خوارەوەی پیاو لەسەرەوەیە، وا نەزانی ئافرەت هەست پێ بکە دەرەجەیەکی لەکن خی گەورە کەمترە لە پیاوان، چونکە بەڕاستی هەموو ئەفکارەکانی قەدیم، چ لە یۆنانیەکان دەڵێ، چ لە هونودەکان دەڵێ، چ لە فارسەکان دەڵێ، چ لە ڕۆماکان دەڵێ، حتا ئەوروپاس، حتا ساڵی 1500 بەڕاستی ئافرەتێتیان بە چەند دەرەجەیەک لە خوار پیاو تەمەشا دەکرد. بەڵام ئەوە لە ئیسلامەتیدا نییە. پێش 1400 ساڵ ئیسلامەتی هاتووە، ئەو سێ حەقیقەتەی بۆ خوشکانی خۆم بەیان کردووە. وێ هەموو کاتێک ئافرەت شانازی بکە بە ئافرەتی خۆی و گەورەی خۆی، یعنی لە ناو ناخیدا هەبیتن کە بەڕاستی خی گەورە ڕێزی کردووە و قەدری گرتووە. ئەویش بەوەی یەکەمین شت ئافرەت وەکو پیاو لە ئەسڵدا یەکن، لە ئەسڵدا یەکن، هەردووچیان لە ئادەم و حەوا بوونە. بۆیە خی گەورە لە قورئانی ئەفەرمی یا ئەیها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء. بزانە ئەوە حەقیقەتی قورئانە کە ژن و پیاو، کە ئافرەت و پیاو، کە هەردوو یەک ئەسڵیان هەیە. وا تێنەگە ئەو خوشکە بەڕێزە دەرەجەیە کەمترە لە پیاوی، نەخێر. چۆن پیاو لە ئادەم و حەوا بووە، عینەن ئافرەتیش لە ئادەم و حەوا بووە، کەواتە هیچ ئیمتیازێک لێرە نییە کە بدرێتە پیا و ئیمتیازەکەی لە ئافرەت بسێنرێتەوە. حەقیقەتی دووەم ئەویش ئەوەیە کە چ ژن چ پیاو هەردووک بەرپرسیارن بەرامبەر ئەو شتانەی خی گەورە لە سەریان دادەنی، هەردووک بەرپرسیارن. ئەو تەخوای گەورە لە قورئانێدا زۆر بە واضحی باس دەکا. ئەفەرموویتن ئەعوذ بالله من الشیطان الرجیم وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة وكلا منها رغدا حيث شئتما
ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين. خی گەورە کاتێککە ئەمر بە ئادەم و حەوا دەکە هەردوو لەو بەهەشتەی کە بەخۆی دەزانیت کۆ ئیمامی ڕازی ڕەحمەتی خوای لێبی لە تەفسیرەکەی خۆدا 11 دەلیلی دەینتەوە کە ئەو بەهەشتەی کە ئادەم و حەوا تێدا بووە ئەو بەهەشتە نییە کە مسلمانان لە پاش مردن و پاش حیساب و کتاب دەچن، ئەوە نییە، شوێنێکە خوای گەورە بۆی ئامادە کردبوون لە خۆشی و لە ناز و نیعمەتەکان وەکو بەهەشت وا بوو. جا دەفەرمی خوای گەورە گوتمان ئەی ئادەم خۆت و خێزانەکەت کە حەوایە هەردووک لەناو ئەو بەهەشتەدا بۆ خۆتان گوزەر بکەن، بەڵام چی وەلا تەقرەبا هذه الشەجەرە، بزانت هەردووچیان نێزیک مەکەون، نەیگوتە ئادەمی تەنها تۆ مەیخۆ یان بڕێتە حەزرەتی حەوای تەنها تۆ مەیخۆ، هەردووچیان کە تەکلیف کرابوون بەوەی کەوە بچن لەناو ئەو بەهەشتە بژین و هەردووچیش تەکلیف کرابوون کەوە ئەو لەو دارە نەخۆن، ئەگەر نا هەردووچیان فەتەکونا من الظالمین، هەردووک بەرپرسیار دەبن لە بەرامبەر خوای گەورەکەوە ئەو ئەمرەی خودای گەورەیان شکاندووە کەواتە ژن و پیاو هەردووک بەرپرسیارن بەرامبەر خوای گەورە لە هەموو ئەو وازباتانی کە لەسەر پیاو بێ یان لەسەر ژن بێ، هەر یەکە بە شێوەی ئیمکانیەت و تااقەت و دروستکراوی خۆی ئەوە هەردووک بەرپرسیارن. حەقیقەتی سێەم ئەویش ئەوەیە کە ژن و پیاو هەردووک لە پاداش یەکن، ئەوە نییە پیاو پاداشەکی زۆرە گرێ و ئافرەتیش پاداشێکی کەم وەگرێت چیە وەڵڵا لەبەر ئەوەی ئافرەتە چونکە حتا لە فکری ئەوروپیەکان لە فکری ڕۆمانیەکان وابوو پێیان قبول نەبوو ئافرەت ئینجیلی بخینتەوە، دەیانگوت حرامە ئافرەت ئینجیلی بخینتەوە، لەبەرۆ ئینجیلی ئافرەت نییە بخوینتەوە، بەڵام لە ئێمەوان نییە، لە ئێمەدا چ ژن چ پیاو هەرچی دینداریە هەرچی تەقواداریە هەرچی خواپەرستیە هەردوو وەکو یەکن و لە پاداشیشدا وەکو یەکن. بۆی خوای گەورە ئەفەرموویتن ومن يعمل من الصالحات من ذكر أو أنثى وهو مؤمن فأولئك يدخلون الجنة ولا يظلمون نقيرا. يعني هر کەسێک عملی صالح بکات چ پیاو بێت چ ئافرەت مادام بە ئیمانەوە بیکا و ئیمانی بەوە بێتن ئەوە خوای گەورە پاداشیان دەداتەوە و دەشیان باتە بەهەشت و هیچ کاتێک بەقەدەڵ ئەو تۆڵکەی کەوا لە دەوری ناوچی خورمایە لە ئەجر و پاداشیشیان لێ کەم نابتەوە. ئەوزە پێم خۆش بوو بەڕاستی ئەم سێ حەقیقەتە بزانن خوشکانی من کە یەکەمین شت کە ئەسلی ئافرەت و پیاو یەکە هەردووک مەسئولن بەرامبەر ئەو وازباتانە لەسەر شانیتیان، سێمین هەردووچیشیان پاداشیان وەکو یەکە بەقەدەر ئیخلاس و پاچیان لەبوو ئیشەکەیان. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەگەر ئێمە ببانەوێ بەڕاستی خوشکانمان دەست بە داعوە بکەن بانگەوازیەکی باش بکەن، یەکەمین شت کە پێویستیتیان علمە. جا خوا وەشی کردووە علمیش لۆ ژن پیا وەکو یەکە. سبحان الله علم بەدەستهێنانی زانستی هیمەتکردن لە بۆ ئەوەی کە فێر ببی و خۆت مثەقەف بکەی و ببیە مستەوای بەرز لە علمدا ئافرەت و پیا وەکو یەک تەڵەبی لێکراوە و نییە خوای گەورە بەس تەنها تەڵەبی لە ئافرەت کرد بێ ئەی ئافرەت ئەتوو فێر ببە ئەی ئافرەت ئەتوو دانیشە هیچ فێر مەبە ئەی پیاوەکان ئێوە فێر ببە نەخێر. بۆیە بەخۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی طلب العلم فريضة. نصي حديثك أوندي بخوي طلب العلم فريضة اطلب العلم من المهد إلى اللحد. أو نصي حديثك أو لصحيح مسلم دهاتوا كواتك دفرمي داوا كردني علم فريزته بهردو كان وكويك يعني تسبيا وبيت سافرت واجب لسريك وطلب العلم بك وأو طلب علم كوتاي بينا لا نشي دس بيدك هتا ناوغور هەر ئینتیهاشی پێ نایێت. بۆیە جارێکی ئافرەتێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گلەیەکی کرد زۆر گلەیەکی مؤدب لە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بزانە تعبیرەکەی دەفەرمووی یا رسول الله صلى الله عليه وسلم ذهب الرجال بحديثك فاجعل لنا من نفسك يوما نأتيك فيه تعلمنا مما علمك الله. فەرمووی یا رسول الله پیاو هەموو قسەکانی تویان بردیە، هەموو قسەکان هەموو بەس بۆ خۆیان کۆنتڕۆڵیان کردی و هەموو قسەی تویان بردیە. دە ڕۆژێکیش لە کات و ساتی بە بەرەکەتی خۆدا بۆ ئێمە دابنێ بۆ ئەوەی فێر ببین لەو علمەی کە خوای گەورە فێری توی کردیە. سبحان الله پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەماشای ئەسحابەکانی کرد فەرمووی
لەوەی زەریعترتان دیتێ لەوە خوشکە بەڕێزەوە ئەنساری بوو فەرموو ڕەحمەتی خوا لە ئافرەتە ئەنساریەکان بێتن حەیایان منعی نەکردن کەوا بەڕاستی یەتەفەقەهنە فی الدینی بۆی فێر علم بن بۆی زانست فێر بن شەرمیان نەکرد برێ وەڵا شەرمە و چۆن بە پێغەمبەری خوا برێن یا ڕەسوڵ وەڵا دەرسمان پێ برێ و دەرسێکمان لە بۆ دانێ و ڕۆژێکمان لە بۆ دانێ نەخێر لم يمنعهن حياؤهن أن يتفقهن في الدين حياء شرميان منعي نكردن كوا براستي بين ديني خواي قورة فيربن جابوه پیغمبري خوا عليه الصلاة والسلام روجي تايبتي بو أفرتا كان دانا لمزقوتي مدينة بيروز درسي تايبتي بخشكان دقوت إمامي ذهبي سبحان الله لا سير أعلام نبلاء لمدح عائشة دا زور قسەی سەیر دەکات خوا ئەگەر ئەو کتێبەتان بەدەست کەت حتى لە ئەنتەرنێتی شێ دەتوان داونلۆدی کەن ئاسانە سیر ئەعلام نوبەلا باسی هەموو پیاوە زیرەک و بلیمەتەکان دەکات جا لە ئەسحاب پێدادێ حتى ئەو سەردەمی خۆی باسی عەزەتی عائشە دەکات یەک مەدحی زۆر غەریبی دەکات طبعا ئەو مەدحای بەعلمە بزانە فەزلی عائشە لەگەر هەموو ژنانی مەدینە ڕاستە کە خێزانی پێغەمبەری خوای بوو عەلەیهی سەڵات وسەلام ئیتر خێزانی تریشی هەبووە بەڵام بۆ عائشە لە هەمیان گەورەتر بووە لەبەرەوە لە هەمیان عالیمەتر بووە جا بۆیە ئیمامی ذەهەبی دەفەرمی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی لەو جومع علم الناس كلهم ئەگەر علمی هەموو خەڵکی مەدینەی خڕکەیەوە و داکانی مسلمانانیشی لەگە خڕکەیەوە هێشتا ناگەنە علمی عائشە و لە هەمیان زۆرتر علمی هەبووە سبحان الله بتنه 1110 حديثي لبيغمبري خوار رواية كدو عليه الصلاة والسلام دوام كس لباش أبو هريرة يا كم كس أبو هريرة لهميان زياتر حديثي رواية كرديا وابزام دواء أنسي كري مالك السيم دا عائشة رزاو رحمتي خوار بيتن أبو موسى أشعري دفرمي رزاو رحمتي خوار بي دفرمي هركاتك تشيك ما ليه بيدا ببا لنا أصحاب إلا دقرين ولا عائشة إلا خبرك هبو إلا علمك هبو إلا معلوماتك هبو لصير أو مسألة كإما إشكال ما لي بيدا كردوا لنا أصحاب دا جابوه أواني لسردمي بيغمبر دا عليه الصلاة والسلام براسي عالم بون عالم بون بمصطلحي وبراسي زانا ودانا بون أوانا بون لو أنا خزانة كاني بيغمبري خوا عليه الصلاة والسلام بيزقل عائشة كلهميان عالمة تربو سلمة حفصة حبيبة جويرية ميمونة أوانا كداي كان مسلمان بون براستي أوانا زور زيرك بليمت بون لو أن ورا خواري فاطمة كتي بيغمبري خوا عليه الصلاة والسلام زينبي كتي أبي سلمة طبعا زينب أبي رافع دفرمي كانت أعلم أهل المدينة دفرمي لهمو أفرتاني أهل المدينة زيرك توري بليمت بوا أو زينب أسماء كتي إمامي أبو بكر ليلى كتي قائف أم شريك أم درداء عاتكة كتي يزيد سهل كوري سهيل فاطمة أم سليم لقر أم أيمن أوانا همو مشهور بون سبحان الله لمدينة دا كأوانا براسي آفرتاني زيركو بلي مدبونا إمامي ابن سعد كتاب شيء الطبقات الكبرى ابن سعد محمد كوري سعد كتاب شيء الطبقات الكبرى لو كتابي هاتي روايتي أفرتكاني هناك أو أفرتاني حديثي پیغمبريان عليه الصلاة والسلام رواية كرديا دزانن عدد أفرتكان سندا بين خوش عدد شبرين بخوتان لزين ماشي خوتان دانن سن عددي أو أفرتانن كلو كتابة باس كرايا كأوانا خريجي نقل حديث بونا يعني بس خريجي علمي حديث ولا بركردني حديث روايتي حديث بونا حفصت أفرتي باس دكا بس أو كتابة بس ابن سعد لكتابي طبقات الكبرى ده باسي حفصت أفرتي دكا كوا حديثي پیغمبريان عليه الصلاة والسلام روايات كردية زالها مو يصيريتر إمامي ذهبي ده فرمي پیاو زور درویان کردیو
حديثي موضوع ياندانا يك افرت هجنية حديثك موضوعي قوت بيتن سبحان الله يعني يك افرت دروي نكردي الحديث صد بياو درويان كردي عشاشي مجلسي سونا حديثي درويان دانا وكدواي علماء هاتين وتين او حديث موضوع له مثلا ابن لوحي هيتي دا او مشهورة كابراشي وضعبو يعني ضعيفة بلام يك افرت هجنية كحديثك دروي لصفي غنبري دانا بي عليه الصلاة والسلام ابن حزم اندلسي دا فرمي رضا ورحمتي خايلي بي دا فرمي هيز الروايات شي افرتا رد نكرايتوا لبرأوي افرت بوا الا اگر لسندك دا بياوتي ضعيفي تدابو بي يعني كوادا همو افرتا كان اهل ثقبنا للرواية حديثا دي كواتا او مفخري شي زور قوريا لبو او خوش كان برزم كرواية حديثيا كبراستي لثقاتو لهرا راوية بقوة كانن بين المسألة سيام واجبوني دعوة طبعا دعوة بانقوازي واجبة لصبيا وجنان ببي فرق زداي سون بياو لسريان واجبة كدعوة بكن همت بكن خوماندي بكن خدمتي وإسلام بكن إسلام سربيخن لغمي مسلمانان دابن لغمي أخلاقي مسلمانان دابن عينا آفرتانيش أو لسر واجبة ببي فرقو ببي جوازي وبي يقدر أزش كمتر لبرو أو خطاباني أو تاراني أو نصاني كرو لمسلمانان دكن كدعوة بكن هيز فرق بين جنون بياوي نكر وهيز همو خطابك لبو هردو كان او تقوى قورا كأفرميت أعوذ بالله من الشيطان الرجيم ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين ومن أحسن قولا هردو دقرتوا نيقوتي ومن أحسن قولا من الرجال وقال ودعا إلى الله اشتوانيها هردو كان دقرتوا كواتب باشترين وتا وتي او داعيه تسبيا وبيت افرد كبانجي خلشي بك بولاي خواي قورا باشان كخواي قورا افرمي اعوذ بالله من الشيطان الرجيم كنتم خير امه اخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله باشا امات خواله بياو بيغناي دبي افرتي شي لبش بي اوزا امتي ليدلوز دبي دي كواتا خير امات أو آفرة بيانا كأو صفتها لبي يكمين تأمرون بالمعروف أمر بساك بكن نهي لخرافة بكن وإيمان شان بخواي قورة قائم ودا مزراو بي يعني أو حديثيك في غمري خوادة فنمي صلى الله عليه وسلم بلغوا عني ولو آية خوري لبياوا نكردوا بلغوا فعل أمره هموتان تبياو بن تأفرد أقر يك آية تشتان لابي دبي ايوه تبليغي بكن كواتا مسألة دعوة مسألة خدمة كردين إسلام وكو يك تبياو بي تأفرد لسنيتي كوا خدمتي أو إسلام بك خالي سارم كادم علينا تركيز لسكاري خومان بكين تونيتي بانقوازي آفرد ودعوة آفرد سونا براستي آفرتي أو زماني لو وضع زور فدا وكو أواني قديم نية فرقي هي بوي آفرتي إيمال لدو زانب دتوانين دعوة بكن زانبك لداو مال زانبي شيتر لدروي مال همو آفرتك آفرتي دروي مال نية همو آفرتك مدرسة نية همو آفرتك مهندسة نية همو آفرتك محامية نية همو آفرتك موظفة وما مستوى دكتورة نية آفرتي جني مالا افرتي شيء جيني مالو يدروي ماله زابويا بو خوش كاني برزم كديانوي دعوة بكن وخصمتي ام اسلام بكن هندك لناو مال هندك لدروي مال اواني ناو مال بو صار اشتدت وانن خصمتي شي زور جواني ام اسلام بكنو وام اسلام عزيز بكنو وبيشي قرنو لناو كومال قاده يا كمين شد دعوة كردني افرتان لناو مال اهتمام دان بكركان يعني كو إسادين سركسة كانت كو پروردة كردني كروكس زودايا توزيع كردني كروكس زودايا يكمين شد اهتمام دان بكركانيان يكمين شون اهتمامي بيبدا يك كبراستي دبي عقيدة شي زواني فيري أو من دالي بكا أو من دالة تازة بيرادك دبي لمن دالي أو فيري توحيدي بكا فيري يكتا برزدي بكا وقناعتي بيبيني بقصي عقلي بقصي زوان كوا خواي تاكو تنهاو رازقو خالقي ايمه اويك دو دبي خوشويستي خواو پیغمبري خوا لدل يوم دالا بتسينيتن او هم ايش إليك
هەموو ئیشی دایکە لێرە خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا لە دڵی ئەو منداڵی بچینی. سێ بەڕاستی دەبێ ئافرەت ئیحتیمام بە عیبادەتەکانی منداڵەکانی بدە بەو پەرستشتانەی کە ئەنجامی دەدا، چ نوێژە چ ڕۆژیە چ ئەو شتانەی کەوا لە سەرەتی دەبێ ئەو ئافرەتە جوان جوان ڕعایەتی ئەو منداڵانە بکە و ئیحتیمامیان پێدا. چوار بەڕاستی ئافرەت دەبی زۆر ئاگەی لە برادەرەکانی منداڵەکانی بیتن. ئافرەت ئەو پیاوە لە دەرەیە سبەنێ هەتا ئێوارە ئیش دەکات، بەڕاستی بابەکە نازانی ئەو کوڕە لەگە چێ دەگەڕە و چێ ناگەڕێ، بەڵام دای بکەکە دەبی بەخۆی متابعی کوڕەکەی بکە و بزانی لەگە چێ دەگەڕە و دەبی بۆ خۆشی برادری لە بۆ پەیدا بکاتن. پێنج دەبی ئەم خوشکە بەڕێزە بەڕاستی دایانی ئەخلاق و قیەمی ئەو منداڵی ئەخلاق و قیەمی جوانی لەناو ڕوح و گیانیدا بچێنیتن بەردەوام لە ڕاستگۆیی لە بەوەفایی لە سیلەی ڕەحمی هەموو ئەوەی ئەخلاقی جوانە دەبی ئەم خوشکە بەڕێزە لەناو دڵی ئەم کوڕی بچەسپێنی. شەشەمین دەبی ئەم دایکە بەڕێزە ئیحتیمام بە قورئان لەبەرکردن و خوێندنی قورئانەکەی بدا بۆ منداڵەکەی، ئەوە زۆر گرنگە کە بەداک ئەو منداڵە شیرین دەبی کە قورئانی لا شیرین دەبی لەبەرکردنی قورئانی لا شیرین دەبی. مسابقەیەک کرا مقابلەیەک کرا لەگە منداڵێک ئەو عمری تقریبا 7 ساڵان بوو، مسابقەیەکیان لەگە کردیتیان قورئانێکی زۆر ڕەوانی لەبەرە زۆر. ئەویش پێی گوت ئەوەی مسابقە گوتی ئەوە ماشەڵڵا لێبی بەڕاستی قورئانێکی جوان لەبەرە، لەگە چی هاتووی گوتی لەگە بابم. کابرای ئەوەی مقابلەکەی دەکرد وەی زانی بابی ئەویش حافظە و هەموو قورئانی لەبەرە و دوێ کوڕەکەی خۆی فێرە قورئان کردە. عادەتەن ئەوانەی کە باب قورئانیان لەبەربی حتمەن ئەو بەرەکەتە دەپەڕتەوە لە بۆ منداڵەکانی خۆی. کابرایان بان کرد، بابی کوڕەیان بان کرد، دیتیان کابرایەکی فەلاح 16 غەریب و عەنتیکەی لەبەرە میسری بوو، ئەوە چی مەدیلەش ئەوها تێدا ئارێنی و ئی دەشتێ فەلاح وەڵا بانجیان کرد سەلام عەلەیکوم دانیشە لە تەنیش کوڕەکەی گوتی ئەتوو بابی ئەو کوڕەی گوتی بەڵێ تی ماشەڵڵا هەموو قورئان لەبەرە گوتی نا وەڵا خوێندەواریشم نییە. ئەدیەوە چێ ئەو منداڵە چێ پێی گوتی قورئانی لەبەرکە چێ پێی لەبەر کردە تی دایکیان ئەوە بەڕاستیتە توی ئەرێوە بەخۆتی ئەم خوێندەواریشم نییە، بەڵام دایکیان عەشقە قورئانە، دایکیان بەڕاستی تامە زۆر قورئانە بۆیە هەموو کات هەموو منداڵەوتی هەر ئەوە نییە سێ منداڵیت کەشم هەیە ئەوانیش هەموو قورئانیان جا هەر هەیە 5 جوزئی لەبەرە هەیە 10 لەبەرە هەیە 15 لەبەرە، بەڵام وتی کول پێیان لەبەر دەکە گوتی ئەوها بەو شێوەی بزان ئەو دایکە عاقڵەی بزان ئەو قورئانەی چەند خۆشەویست کرێ لە دڵی منداڵەکان. دەرێ ئەو ڕۆکە هەرچی سوورەتی مولکم لۆ لەبەرکە مەت پێی دەڵێ ئەو ڕۆکە هەرچی سوورەتی مولکم لۆ لەبەرکە خلالی ئەو هەفتەی جمعانی چێن دەری پێخۆشە دەی بەمەوێندە با بەڕەئیوی بیتن چێ ئەو لەو سێ منداڵێ چی هەن سوورەتی مولکی لەبەر کرد زووتر ئەوە جمعای بەدڵیوی چێن دەری هەر بژار دەچینە ئەو ماڵی یان لە خواردن دەگوت چێ ئەو سوورەتەی لە پێشتر لەبەرکە ئەو خواردنەی کە ئەو حەزی لێ لە بۆی لێدەنن تی بە قورئان بەو تەماعی بەو شێوە ئوستوبە تەرغیب بە جوانەی گوتی ئەوها قورئانی پێ لەبەرکردینە. سبحان الله. لە جەزائیر مسابقەیەک کرا لە بۆ حفظی قورئان کە باشترین کەس کە قورئانی لەبەرە چێیە مسابقەکە سبحان الله گەنجێکی مصری دەرچوو کە لەسەر مستەوای وەتانی عەرەبی بوو کە ئەو گەنجە مصریە لە هەمیان قورئانی جوانتر لەبەر بوو. والله مقابلەیان لەگە کرد پاش ئەوەی کە جائزەکە تەوزیع کرا کابرای ئەوەی عەریف حەفلەکە لەسەر مەنەسەکەی طبعا حەفلەکە زۆر گەورە بوو ڕئیسی جمهوری جەزائیریش دانیشتیە ئەوەی کابرای کە مقابلە لەگە کوڕەکەی کرد ناوت چێ و خەڵکی چێندەری خەڵکی مسرم لە میسر لە چێندەر خەڵکی مەسەن ئەسیوتم لە ئەسوید لە چێندەر فلانە گوندی گوتی چۆن قورئان لەبەر کرد بزانن خوشکانی بەڕێزم ئەمە هەموو پیاوێک کە گەورە ئەبێ ئیلا ژنێکی لە پشتە ئەو قسە زۆر ڕاستە و هەموو پیاوێکیش بڕوخێ ئیلا پیاوە ژنێکی لە پشتە کە ڕوخاندیتی جا بەڕاستی ئەم کوڕە گەنجە گوتی ئەمە یەتیم بووم ئەمە بابم مرد ئەمە کوڕی گەورەی ماڵی بووم بەڵام گچکە بووین کە هەفامم کرد و بڕک بڵێن بوومە عمری ئەوها 9 ساڵی 10 ساڵی داکم دەستی منی گرگوتی کوڕی بڕۆ لە فلانە گوندی تەمەن گوندەکە 3 ڕۆژ لە ئێمە دوورە زۆر دوورە فیلەوێن دەرمەدرسەکی لەبەرکردنی قورئان هەیە بڕۆ هیچ ئیش مەکە بەس ئەو ماڵەی لەسەرە من بەجێ بێڵە من ئەو منداڵانە هەموو بەخێو دەکەم ئەو خوشک و برایەنەت هەموو بەخێو دەکەم بەس ئەتوو بڕۆ ئەو قورئانەی لەبەرکە هیچ کەم لە تۆ ناوێ
نێگوت کوڕم بەجێم نێنی بابەت مرد مارم کاول بۆ پشتم شکا چێ ئیشێکم لەوە بکە نەڕۆی کوڕم نەڕۆی مەکتەبیشی پێتەرەکە نا ئەوە دەبی قورئانیش دەبەرکە فعلا ئەو کوڕە چوو گوتی 3 ڕۆژ دوور بوو چوومە گوندەکەی چوومە ئەو مەدرسەی کە مزگەوتێک بوو مەدرسەی لەبەرکردنی قورئانی تێدا بوو چوومە مامۆستایەکەی سەلام کرد عەلەیکوم السەلام مامۆستا وەڵا هاتیمە قورئانی لەبەرکە مامۆستایەکەت گوتی وەڵا کوڕی خۆم جێمان نییە بەداخەوە بەڕاستی جێمان نییە لەبەرەوەی هەر ئەوەندە تەلەبەم هەیە هەر ئەوەندەم پێ ئیدارە پێ دەسوڕێ و توانای ئەوەندەم هەیە هەر ئەوەندە تەلەبە قورئانیان پێ دەبەرکەم بەڵام یەک شتت پێ دەڵێم یان وەرە خزمەتی ئەو تەلەبانە بکە دیارە بە 2 ساڵ لەوێ قورئانیان لەبەر دەکرد وەرە خزمەتیان بکە 2 ساڵان کە یەکێک قورئانی لەبەر کرد ئەتوو وەرە لە زێوی دانیشە و قورئانی خۆ لەبەرکە یان ئەوەتە بڕۆ یەک جونەی هیچ زێڕم لۆ بینە ئەمن زێر دەکەمەوە کوڕەکەش گوتی مامۆستا گیان داکەم ئەمنی ناردیە زۆر بە پەرۆشەکەوە بە زووترین کات بگەڕێمەوە هەموو قورئانم لەبەر بێ ئەمن 2 ساڵان خزمەت بکەم پاشان 2 ساڵیت کە بمینێمەوە زۆر دوور دەکات لە بۆ من ئەوەی ناتوانم ئەمما ئەگەر داوای دیناری جونەی هەچی زێڕم لێ دەکەی بەخوای ئەوەندە دەستکورتین ئەوەندە فەقیرن نە ئەمن نەبابم نەبا پیرم هەر ئەسڵە نەماندیتە جونەی زێر چەندە دیدە کەیفی خۆتە و خۆ ئافیز بەخێرچی ئەو شۆ لێرە بەو سبەینە زوو بڕەوە چی شەوێ جێیان لەو ڕایە خستم لە حەوشی مزگەوتەکەی دارێکی گەورەی لە بن دارەکەی جێیان بۆ ڕایە خستم و نووستم چی شەوێ بە خزمەت پێغەمبەری خوای گەیشتم صلی الله عليه وسلم چی وەڵا دەستم ماس کرد و معانەقەم کرد و یا رسول الله و هەندە قسەم لەگە کرد وتی بۆ چێ هاتی ئێرە کوڕم تم وەڵا یا رسول الله دایکم ئەمنین هەر قورئانی لەبەرکەم گوتی ئەدی چ بوو تی وەڵا مامۆستایەکە جێی نەکردمەوە و ئەو دوو شتەی لەسەدانم گوتی ئەگەر هەستای لە خەوێ پێی برێ مامۆستا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێت دەڵێ قورئانم پێ لەبەرکا و جێشم بکاتەوە گوتی ئەخە یا رسول ئەگەر بڕوای نەکرد بە من ئەگەر سقەی نەکرد بەو قسەی کە دەیکەم گوتی پێی برێ زومەڕەن زومەڕە چونکە بە خەبەر هاتم خەنی بووم لە خۆشیان ئەی خوایە گیان ئەوە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام بە چاوی خۆم دیتم ئەوە پێغەمبەری خوایە ئاگای لە حاڵ و ئەحواڵی منە من ئەوەندە ماندوو هیلاک هاتوومە و ئەو مامۆستایە جێم ناکاتەوە تی بەیانی مەلابانجیدا و نوێژ کرا و پاشان خەڵک ڕۆی و تەلەبەکان دەورەی لە مامۆستایاندا لۆی دەرسیان پێبرێ گوتی چوومە پێش و سەلام کرد ئەوەی زانی هاتیمە و دەستی مازەکەم و خواحافیز بوونی لێ دەکەم چوومە پێشی گوتم مامۆستای بەڕێز پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێت دەڵێت جێی من بکاتەوە قورئانیشم پێ دەبەرکە تی مامۆستایەکە ئەو بڕک چاوێکی سوڕاند گوتی ئەگە پێت بڕوانەکەم منداڵ گوتی ئەگە پێم بڕواناکەی پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام پێی برێ زومەڕەن زومەڕە تی کەوەم گوت مامۆستا دەستی بە گریانێ کرد ئەمنی لە باوشێ کرد گوتی ئەلحەقی وەیە وەڵڵاهی خەونەکەت ڕاستە گوتم مامۆستا کو دەزانی خەونەکەم ڕاستە چۆن دەزانی خەونەکەم ڕاستە فەرمووی بەوەڵڵا چەند ساڵ پێش ئێستا بۆ خۆم بە خزمەتی پێغەمبەری خوای گەیشتم عەلەیهی سەڵات وەسەلام پێم گوت یا رسول الله ئەوانەی کە قورئان لەبەر دەکەن چۆن بە خزمەت خوای دەگەن و چۆن دەستنە بەهەشتێ فەرمووی زومەڕەن زومەڕە کۆمەڵ هەموو حافیزەکان پێکەوە ئەوانە دەچنە بەهەشت و دەستنە خزمەت خوای گەورە بۆیە دەزانم خەونەکەت ڕاستە خوشکانی بەڕێزم ئەوە ئەو دا کە بەهیمەتە بووە بۆیە ئەو کوڕەی لێ دەردەسی هەموو ئائیمە گەورەکان ئیمامی شافعی دەرێ ئیمامی بوخاری دەرێ هەموو ئەو ئیمامە گەورانە هەمووی داچیان گەورەی کردوون هەموو داچیان ئەوانەی گەورە کردوون و احتیمامیان پێداون ئیسلامیشیان پێسەرخستون دەیکەواتە دەبێ ئەو منداڵە بەڕاستی دایکی احتیمامی پێبدا بینێرتە سنتەرەکانی لەبەرکردنی قورئان بینێرتە ئەو شوێنانێک کە علومی ئیسلامی و علومی شەرعی لێ دەخیندرێ لۆ ئەوەی ئەو منداڵە فێرە تەربیەت بێ خاڵێکی تر ئەوەیە دەبێ ئەو دایکە داعیەکانی لە دڵی ئەو منداڵی خۆشەویستکە برێ ئەوە مامۆستا کاروانە ئەوە مامۆستا مەلا محەممەدی فایقی شارە زوریە ئەوە مامۆستا عادل عیزەتە ئەوە مامۆستا سۆرانە یەک ئەو داعیانەی کەوە خەڵک گیان لێ ڕادەگری بەشیرنی کا لە ناو دڵی ئەو منداڵی نەک ئەگە بیهاوێ بیگۆڕە توخوا حەڵقەیەکم هەیە تەمەشایکەم بە حەیاتی نەبەخۆی پێدەگام نە ئەو منداڵەشی پێدەگاتن دەیکەواتە دایک دەتوانی بەڕاستی ئەو داعیانە لە دڵی منداڵەکە شیرینکە بووە ئەم منداڵە لە هەمکەوە بە داعی خۆش بێ و داعیشی لێ دەربچی ئینشاء الله ئەو جارە تربێتی من ئافرەتەکان داد لە سەرەتی کە بەڕاستی ئەو چیژ و کاڵانەی لە ماڵێن زۆر جوانیان پەروەردە بکات چۆن یەکەمیشت خوشکانی بەڕێزم واللهی تۆ چۆن بزوولەیتەوە
مندا کیژەکانت ئەوها دەبن خۆ ناڕشادن چییە ناڕشادن چ بەهرەی تێدایە بڕوا بکە ئی کچ و داکی وەکو یەکە تەمەشا ئەو کچەی بکە چۆن نانی دەرشێنی داکیشی ئەوها نانی ڕشاندیە سبحان الله دەیکەواتە دەبی دایک قدوە بێ لە ماڵی بەرامبەر کچەکەیدا لە چ قدوە بێ یەکەمیشت بەڕاستی دەبی ئافرەتەکەی فێرە دین ئەو کچەی فێرە دینداری بکە هەر لە زووەوە فێرە پاک و خاوێنی بکەن ئەم چیژ و کاڵە نازانی پاک و خاوێنی چۆنە هەموو ئەو شەرتە ئەو دەرسە شەرعیانەی کە لە عیبادات و لە تەهارات هەیە دەبی فێرە ئەو کچە جوانەی بکاتن خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی دەبی ئەم ئافرەتە فێرە حیجاب بکە ئەم چیژە جوانەی فێرە حیجاب بکە ئەگەر داک حیجاب بوو منداڵەکەش عشقی حەجابی لا شیرین دەبێ ئەمە ئەگەر داک سوفور بوو داک لە مارێ بەلاقی ڕووک دەسووراوە و لە دەرێ بەسەری کۆت دەسووراوە قەت حیجابی لا خۆشەویست نابێ ئەو کچە قەت جا بۆیە زۆر ماڵ هەیە دەرێ وەڵڵا مامۆستا زۆر کێشەمان هەیە لەگە کچەکانمان لەسەر حیجاب بەڵام تەمەشای کە خوشکەکە بەخۆی حیجاب نییە بەخۆی باڵا پۆشێکی مەزبوط نییە لۆی کچەکەش حیجابی لەلا شیرین نەبووە چکە ئەم کچە تەقلیدی سەد لە سەدی داچی دەکاتن دەیکەواتە بەڕاستی دەبێ ئێمە چ بکەین ئێمە دەبێ ئەم دایکە بەڕێزە نمونەی حیجابی پۆشتە و جوان و ڕێک بێتە ئەم کچەش لە لای شیرین بێ جا دەبی زوو غەم لە مەسئلەی کچان بخورێ و فێرە حیجابیان بکرێ پاشان بەڕاستی دەبێ ئافرەت کچەکەی کابان و ڕێک و پێک دەرچێ حەیف دێت و کچی بە مێر دەدەی لە تەماتە و ڕوونی زیاتر نەزانی چ بکە یان هێرکە و ڕوونی ئەخە حەیفە بە خودای ئەم ئافرەتە دەبێ ئەم ئیحتیمام بە کچەکەی بدات لە نەزافەتی مار لە تەباخی لە دەستڕەنجینی لە تەرتیبی ماڵ حتا لە خزمەتکردنی مێردیشی ئەم کچە تەمەشای داچی دەکا ئەگەر داچی بەڕاستی جوان خزمەتی پیاوەکەی کرد ئەم کچە ژوا دەردەسیتن جا بۆیە خاڵێکی تریش کە دەبی ئەم ئافرەتە ئەنجامی بدە بۆ کچەکانی ئەوەی دەبێت ئەم ئافرەتە کاتێک کە لەگە خزمەکانی دادەنیشی نسحەتیان دەکا کچەکەی لەگەرە خۆی ببا بۆ ئەوی بزانی ئەوە پیشەی ویشە لە پاش داچی بزانە بەو شێوەک داعی دەردەسێت و ئەگەر مناسە کە دوای باز دەکەین کە داوای ئەقاریب چۆنە کە خوشکێک مناسبەیەک دەبێت خزمەکان خڕ دەبنەوە هەر پێمەکەن و قسەی عەنتیکە بکەن و غەیبەتی بکەن و باسی خەڵکی بکەن ئەم مناسبە ئیستیغلال کە بە دوو قسەی خێر بۆ حەدیثێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ بەسەرهاتێکی خۆشیان وە بجێڕۆی تاکو ئەو خوشکانە ئیستیفادە لێ بکەن ئەم کسەی خۆشی لەگەرە خۆت دانێ لەگەرە خۆت پێشی بڵێ کچی خۆم ئەمەیە ئەسلی دین دەبێ ئێمە ئاوا خزمەتی دین بکەین ئەوا لە غەمی دینی خەڵک دابین تاکو ئەم کچە لە هەمکەوە لەسەر فرچکی لەسەر چبی لەسەر داوە و بانگەوازی بدە خاڵێکی تریش ئەوەیە کە بەڕاستی دەبێ ئەم کچە سیلەی ڕەحمی پێفێر بکرێتن نەک ئافرەتێک بێ نەخزم و کەس و کاری خۆی نەناسی چەند ئەم دایکە هامشۆی برای هامشۆی خوشکەکانی پلکەکانی خزمەکانی بکە بەڕاستی ئەوەندەش ئەو کچە خاتونە بەڕەحم و بەزەی لێ دەردەسێتن خاڵێکی تر کە ئەلێرە زۆر گرینگە پشتیوانی کردنی ئافرەت بۆ پیاوەکەی خوشکانی بەڕێزم وەڵڵاهی هیچ داعیەک داعی لێ دەرناچی ئەگەر ئافرەتەکەی لەگەڵی نەبێ ئەگەر ئەو ئافرەتە پشتیوانی ئەو پیاوەی نەبێ و هەموو کار لە غەمی ئەوەی دانەبێ کە ئەو پیاوە لە غەمی دین دابێ قەت داعیەکی سەرکەوتوو لێ دەرناچی هەموو داعیەکان بڕۆتە مەشاکە هەمووی نیوەی فەزڵەکەی ئافرەتەکەیتی نیوەی چاکەکە ئیژنەکەیتیش لەکە زروفێکی وای لە بۆ خۆڵقاندووە جەوێکی وای لە بۆ دروست کردووە کە ئەم پیاوە بتوانێت داوە بکە هەر داعیەکیش ئەگە سقوتی کرد ئەگە فەوتا ئەگەر ماری کاول بوو 150 خەتە ژنەکەیتی ماری کاول کردە نەبوویتە پشتیوانی تەشویعی نەکردیە کە لەسەر ئیش و لەسەر شتەکانی بەردەوام بێ ئافرەتێکی ناوی بەنانە ئەو ئافرەتە بەڕێزە لە ئەڵمانیای کوشتیان لەبەرچی لەبەر ئەوەی پیاوەکەی داعیەکی زۆر گەورە بوو ناوی عیسام عەتار بوو دا ئەو خوشکە بەڕێزە نامەیەکی لە بۆ مێردەکەی دەنووسی نامەکە ماوە نەسی نامەکەی ئەو هایە دەرێ پیاوەکەم خۆزیە لە خۆزی داران بچوباین لە سووریا بژیاباین لەناو خزم و کەس و کە تەمان ئەوان لە پێناوی داوە هەراتن ئەوان لە بۆ ئەوەی بەڕاستی حافز ئەسەد دەویست بیگری و بیکوشیتن لۆی ئەو هەستا هەرات لە سووریا و چوو لە ئەڵمانیا ژیانی بردەسەر بەڵام لەمێن دەریش وازی لە داوە نەهینە باشترین داعیش بوو ئەو عیسام عەتارە لە ئەڵمانیای تەمەنجە ئافرەت عیسام عەتار نازانم لە چێن دەربوو نامەیەکی بۆ دەنووسی لە نامەکەی نووسیتی
مێردە خۆشەویستەکەم خۆزیە پێکەوە ژیانمان لە ناو سووریای دەبردە سەرێ لە ناو خزم و کەس و کارەکانمان خۆزیە هەر لەوێش دەمردین و هەر لە ناو خزم و کەس و کاری خۆمانیان دەشاردینەوە بەس وا من زەن دەبەم ئەمن لێرە دەمرم و لە ئەڵمانیای بە خاک دەست پێ درێم پاشان دەرێ مێردی خۆشەویستم توخوا ئەگەر ئەمن مردم یان شتێکم بەسەر هات سوبحان الله دڵێت دڵی خەبەری دایە ئەوە نەکەی ئەتواز لەو داوایە بینی نەکەی ساردبیەوە مردی مەیدان بە هەتا ئەو ڕۆژەی بە خزمەت خوای دەگەی دەبی ئەتو وعدم بدەی واز لەو داو و سەحوەیە نەینی و ئەگەر ئەتوش کوژرای و شەهید بووی ئەمن مامەوە وعد و پەیمانت پێ دەدەم هەتا ئەو ڕۆژەی دەمرم واز لە داوای ناین و خزمەتی و ئیسلامی دەکەم سوبحان الله ئەوە بوو کە مەزموعەیەک لە مجریمەکانی حافظ ئەسەد چوون لە ناو ماڵی خۆی هەندێک گولەیان لێدا و شەهیدیان کرد بزانە فعلا عصام عطار حتى وفاتي شكر وازي لدعوانه هنا او ژنی مرد ئەگە پشتی پیاوی گرت بەڕاستی پیاوی پێراز دەبتەوە بەڵام خوا نەخواسە ئەم ژنەی مادی بێ حەز لە دنیا و زینەتی دنیا خۆشی دنیا بکە پیاوەکەی دەرزێنتەوە دەی فەوتێنی ئەوەندەی برێ مەسووە دەرێ چشت بەسەر دێ دەگیرەی ئەخە چێ بەخێومان کە لە پاشەت و قوڕی چێ بەسەر بکەم ئەو پیاوڕاز عەزمی دەڕوخێ ئەمما ئەگە بەمەردی لەگەڕی بوو ئەو پیاوە بەمەرد دەردەسیتن سەیاف طبعا هەمووتان دەیناسن مجاهیدێکی ئەفغانی بوو ڕەحمەتی خوای لێبی نەماوە ئەو سەیافە لە شەڕێکدا دەگیرێتن کە دەگیرێ يعني طبعا نازانن ئەوە سەیافە هەتا ئاخیری لۆیان کەشف دەبی کە سەیافە سبحان الله پێی دەڵێن سەیاف ئەگەر ئەتو مەعونەت و یارمەتیمان بدەی ڕووسەکان پێی دەڵێن ئەوە ئەمە ئازادت دەکەین و چشت دەوێت دەدەینێ بەڵام تەمەشای داچی مردی ئەو کوڕی بکە داکەکەی دێتە موهازەی پێی دەڵێ دەرێدایە وەڵە شتێکی ئەو هاان لێ داوا کردم دەرە حیفە نەکرد سەیاف تۆ ئەوی شەی بکەی قەسەمەن عەزەمەن ئەتو ئەوی شەی بکەی کوڕی منی و ئەو شیرەش لێ حرامە کە دایکمە تو ئەمن ئەتۆم بەخێو نەکردیە کەوا زەلیلی ئەو رووسیانە بی ئەمن ئەتۆم بەخێو کردیە مردی مەیدان بی فعلا بزانە ئەو قسەی دایکی وەی لێ کرد ئەو کوڕە نەڕووخا بەڵام ئەگە بیگۆ ئەبە قوربانت بم جەرگە کەم ڕوو حەقم هەر ئەتۆمە ڕاست کوڕە دەڕووخا و لۆی تەوقیع دەکردن هەر ئەوە بوو سبحان الله وەی کرد دوای عەفو عامیاندا ڕئیس جمهوریەکیان هەبوو ناوی ئەمین بوو عەفو عامیاندا گوتیان سەیاب بەردەبی بەڵام لە بەمشەوەشیا سبحان الله سەیاب لەگە خەڵکی هاتە دەرەوە لە سزنەکیان زانی و باشترین و پاڵەوانترین کەسیش بوو ئەو پیاوە یەکەچیت کە ئافرەتێکە ناوی دایکی محەممەدە خێزانی چێ خێزانی عەبدوڵڵای عەزامە شێخ عەبدوڵڵا عەزام ئەو پیاوە مەردەی کە شەهید کرا جا دوو مەوقیفی ئەو ئافرەتە بەڕێزەتان لۆ دەجێرمەوە دوو مەوقیف عەبدوڵڵا عەزام دەیفەرموو دەمویست بچم لە ئەفغانستان جیهاد بکەم ماڵم لە ئوردنە مامۆستای جامیعەم خانی خۆم هەیە سیارەی خۆم هەیە زۆر لە ڕەفاهیەت و خۆشیدا دەژیم تەمان خەریجی ئەسهەرە عەبدوڵڵا عەزام گوتی هەر دەموت خوایە کو پێی برێم بە خێزانەکەم برێم وەڵڵاهی ئەمن تەسمیمم کردووە و دەسمە ئەفغانستان و جیهاد دەکەم لە بەرامبەر ڕووسیادا گوتی ڕۆژێکی پێم گوتم ئافرەت ئەگەر ڕۆژێک دەرچووم چوم التحاقم کرد بە مجاهیدەکانی ئەفغانستان ئەتوو چ دەرەی فەرمی پیاوەکە چ دەرم تەرحیبت دەکەم بە خێرتی سەر و سەرچاوان مردی خۆش دەبم لە پاشەت و ئاگام لەو منداڵانە دەبی یەکسەر نیوچەوانی ماس کرد وتی وەڵڵاهی زۆر دەترسام ڕەتفعلێکی خراپت هەبی ئەگەنا وەڵڵاهی ئەمن هەموو شتم تەواو کردیا فیزەشم لێدا 2 ڕۆژیت کە دەڕۆم گوتی بڕۆ لە حفزی خوای دابی بزانە ئەو ئافرەتەوەی کرد ئەو پیاوە گەورە بی ئەگەنا چێهامان عەبدوڵڵا عەزامان دەناسی کەس لە ئوردن دەژیا و دەمرد یەک بەشەر نەیدەناسی بەڵام ئەو ئافرەتەوەی لێ کرد عەبدوڵڵا عەزام ئێمە لە هەزار مەجلیسی ئەوە باسی بکەن حتى ئەو ڕۆژی کە شەهیدیش کرا سبحان الله لە ماڵێ دەرچوو لەگە کوڕەکەی ڕۆژی جومعە بوو بچی خوتبەی بداتن 2 کوڕی لەگەر بوو ئیبراهیم و ئوسامەی وابزام لەگەر بوو ئەو 5 دقە لە مارێ دوور کەتنەوە تەقینەوە ئەوەیان لەناو لە سەد زادەی لە بۆڕی ئاوێ تیان لۆ دانابوونەوە تەمان ئەو ئافرەتە دەڵێ جەملە ئەوە بوو ینی تەقینەوە بوو گوتی بەڕاستی بڕک دەرم قرت و پرتی کرد گوتم خوایە دەبی ئەو عەبدوڵڵای مێردم نەبی گوتی تەلەفۆنێکم بۆ مزگەوتێ کرد ئەو مزگەوتەی دەچوو گوتم ها شێخ ناتێ وتی نا هێشتا شێخ نەگەیشتە ئێرە تی تەلەفۆنێکم لە پیشاوەر بوون تەمان شارەکە لە ئەفغانستان گوتی تەلەفۆنم لە بۆ شوێنێکی تر کرد لە پاکستان لە شوێنێکی تر کردم گوتم ئەرێ کاکە ئەوە عەبدوڵڵا عەزام نەهاتە ئێرە
مێردەکەم تیان ناوەڵە هێشتا نەگەیشتە تەقام پێیان نەگوت بوو ئەوە تەقیتەوە مێم داوتی تەلەفۆنم لۆیە چێک کرد گوتی ئەرە وەڵا دایە حاجیجان بەڕاستی ئەوە شێخ عەبدوڵڵا عەزام شەهید بووە والله گوتی تەمان چوومە سەر ئەوەکەی قەبرەکەی ئەو مەیتەکەی گوتی دیتم سێ جەنازە ڕووکرایە گوتی دەمزانی ئەگە کچەکان پێیان بڵێم دوو براشتان دەگەرە زۆر بشەوە دەم گوتی پێم گوتن تی کچەکان دایە چ بۆتم هیچ نەبووە بابت خوا شەرەفی شەهادەی بە قسمەت کرد و ئینشاڵڵا ڕۆژی قیامەت ئێمە لەگە بابت دەچینە باشتێ تی منداڵەکان بڕەن گریان بەڵام پێم نەگوتن دوو کوڕەکەشم لەگەریتیان یان دوو براین گۆ زۆر ئەو منداڵانە تەحملی ئەو سەدمەی ناکەن کە چوون گوتی پێش ئەوەی بگەینە مەیتەکان گوتمە کچەکانم کوڕی خۆم خوا ئەمەی شەڕەف من کرد کە بابوو دوو براتان خوا بە شەهیدی بباتەوە نەکەن شتێکی وا بکەن لە پێش چاوی عالەمە ئێمە شەرمەزار بکەن تی وەڵڵاهی لە خۆمان نەدا یەک ئەوەشمان نەکرد چوون لەسەر قەبرەکەی ڕاوەستا و حەمد و سەنای خوامان کرد کە خوا ئەو فەزلەی پێبەخشین جا خوشکانم هەرچی پیاوە لە دنیای گەورە ئەبێ ئللا دەبیژنێکی لە پشت بێکەوە بەڕاستی گەورەی بکاتن ئەو شتانی کەماوە بۆ ئێوەی بەڕێز و ڕێزدار باز بکەم ئەوەیە داواکردنی ئافرەتان لە دەرەوەی ماڵ بە کورتی دەیبڕێنینەوە بۆی زۆر ماندیتان نەکەم تەبەن هەر خوشکەیەک کە لە دەرەوەی ماڵ چ مامۆستایە چ ممەڕیزەیە چ سستەرە چ دکتۆرەیە چ مهندسەیە هەر وەزیفەیەکی هەیە بەڕاستی دەبێ ئەو وەزیفەیە ئەتو ئیحتیمامی پێ بدەی بۆ داوای ئیسلامی بەڕاستی دەبێ ئەم وەزیفەیە ئیستیغلال بکەی کەوە هەموو ئەوانەی دەورە و پشتن یەک بە ئەخلاقی جوانت بە قیەمی جوانت بە هەستان و دانیشتنی جوانت بە وەفاییت بە ڕەحمیت بە بەزەییت بە غەمخۆریت لەگە خەڵکەکەی ئەوان دەبێ معجزیبت ببن جارێ یەکەمیشت بەو لیباسەی لەبەرتە بەو هەڵس و کەوتەی کە دەیکەی ئەوان دەبێ بەڕاستی زۆر معجزیبت بن دووەمیشت بەڕاستی دەبێ ئیحتیمام بەو ئافرەتانە بدەی هەریان بژێری چیهانیان بەڕێزە چیهانیان زۆر ڕێک و پێکە چیهانیان قسە وەردەگری یەک ئەوانە بقۆزیەوە و ئیحتیمامیان پێ بدەی و یەک ئەوانە بە سای دەستیت و خوای گەورە هیدایەتی بدە ئەگەر وات کرد بەڕاستی ئەتوو دەبیە داعی و دەبیە هاوکارێکی زۆر گەورەکەوە ئەو سەحوە ئیسلامیە و ئەم پرۆسە ئیسلامی زیاتر سەرکەوێ و گەورە ببێتن خاڵێکی تر ئافرەت دەتوانی لەو مەراکزانەی تەحفیزی قورئان بەشداری بکە ئەوانە ئیشی دەرەیە کە دەی لێرە بەشداری دەکەی چ دەبێت تەلەبە پاشان دەبێ مامۆستا پاشان دەبێ مامۆستای ئەو تەلەبانەی کە دەرسیان پێدەری بەڕاستی ئەوە عەزیمە یاخود ئەو ڕێکخراوانەی کەوە کاری ژنان دەکەن ئەو ڕێکخراوە ئیسلامیانەی کە کاری ژنان دەکەن دەتوانی ئەتوو لە گەرەوان ئیش بکەی لە پێناوی سەرخستنی ئەو ئیسلامە و لە پێناوی ئەوەی کە بەڕاستی بتوانی داوایەکی جوان فێر ببی و داوایەکی جوان بکەیت جا خوشکانی بەڕێزم بەڕاستی ئافرەت زۆر گرینگە بۆ سەرخستنی ئەو ئیسلامی بۆیە هەر کاتێک ئافرەتانمان بەڕاستی هۆشیان هاتەوە بەرکەوات جبە لە سەریان کە خزمەتی دین بکەن واللهی ئەو دینە بەرەو تەرەقی دەچی ئەم دینە بەرەو زیادبوون دەچی ئەم حیزابە بەرەو زیادین دەچی ئەو پاچی و بێگەردیە بەرامبەر زیاتر دەچی بەڵام هەر کاتێک خۆشکانمان فکر و خەیاڵی بەس دنیا بوو بەس زینەتی ماڵی دنیا و زینەتی جوانی خۆی و خەریکی مۆدیلات و خەریکی مارگۆڕین بوو بڕوا بکە ڕۆژ بە ڕۆژ میلەت ماوێرانتر دەبێ ئیسلاممان زەعیفتر دەبێ خوشکانمان زیاتر بەرەو شەیتان و شەیتان سیفەتەکان دەچن ئەمما ئەگە بەڕاستی هەموو غەممی ئافرەتی ئێمە خوشکانی ئێمە کیژانی ئێمە هەموو غەمیان ئەوە بوو کە چۆن خزمەتی ئەو ئیسلامە بکەم چۆن ئەو ئیسلامە بەسەر بێخم ئەو کات بەوەڵڵا بە چاوی خۆ دەبینە ئەو دینە چەند لە تەرەقی دیدا دەبی جا بۆیە بەڕاستی زۆر گرنگە خوشکانی بەڕێزم هەم بە خۆتان داعی بن هەم ببنە پشتیوانی پیاوەکانتان هەم بە خۆتان ئەم ئیسلامە سەر بێخن هەم ببنە پشتیوانی پیاوەکانتان کە ئیسلامیان پێ سەر بێخن چکە لەبەرەوەی پیاو ئەو کاتی زانی هێز و قووەتەکی زۆری لە پشتە پاش خۆی کە ئافرەتەکەیتی بەڕاستی پیاوەکە زیاتر بەهیمەت دەبێ و زیاتر باشتریش دەبێ لە کۆتاییدا یەک قسەی زەینەب غەزالیتان لۆ دەجێرمەوە کتێبێکی هەیە ئەو خوشکە بەڕێزە تەمان 6 سال لە سجن بوو 2 ساڵ بەس تەعزیب درا 2 ساڵ ئەو ئافرەتە بەستە زمانە کتێبێکی هەیە ناوی ئەیام في حیاتی کتێبێکی زۆر خۆشە زەینەب غەزالی ئەیام في حیاتی بەڕاستی کتێبێکی کاریگەرە ئەو خوشکە بەڕێزە باسی ئەو 6 ساڵەی خۆی دەکا کە لە سزنی جەمال عەبدولناسری وە ساڵی 65 ئەوانە گیران طبعا بەڕاستی ئیخوان المسلمین ئینسان شاهدی بە حەقیان لە بۆ بدا گەورەترین تەسحەیاندا لە پێناوی ئەم ئیسلامەدا بڕوا بکە
ساڵی 65 بێزگەلەوەی کە هەزاران گەنج لە سزم بوو سەدەها ئافرەت و خوشتیشیان لە سزن کرد وەڵاهی داچیان گرت بوو عمری 70 ساڵ بوو ئافرەتیان گرت بوو لەسەر کات و ساتی منداڵی بوونیان بوو ئەو ئافرەتە و ئەو خوشکە بەڕێزانیان تەعزیب دەدا بێ ئەوەی یەکەچیان یەک مەیلی لە بۆ ئەو زاڵ مستەمکارانە یا قسەیەکی لەدە و دەربچێتن جا یەک لەو خوشکە بەڕێزانە ئەو زەینەب غەزالیە بوو کە دەفەرمووی وەڵاهی سەیان تێبەردا بوو سەیهار ئەوەندە برسیان کردبوو ئەوەندە برسیان کردبوو ئەو زە لەو خوشکەیان بەردا تەبعاً کە سەیهار لە بۆ دێ خۆ ڕەحمت پێ ناکە بە کەیفی خۆی دەکەوتە سەر وەڵاهی گوتی تەبعاً گوتی ئەوە خۆم ئەوها کردبوو پێ ئەوە ئەوانەمەوە کردبووچکە لە هەموو شوێنەکان زیاتر ئەوێن دەردێشی تی خۆم لولدا بوو بەس لۆ ئەوەی چینجی ئەو سەی قەمپاری ئەو سەی بەزەیەکانم نەکەویتن دەفەرمی چاوم کردەوە دەم و چاوی سەیەکەم دی هەر ڕوحم چوو تی دیسان چاوم چخواندەوە بەس هاواری خۆم کردم خوایە وەم لێ بکەی ئاگام لەوەی نەبی خوایە ئەمن دەمێ بەس یادی توم لە دڵبی خوایەوە هاواری تو دەکەم خوای لەو ناڕەحەتی تیمیم ئەو سەیە یەک سەعاتی ڕێک هەموو قەلبی هەنجم بانجن کرد تی الحەمدولله خواوەی کرد کە تەحمل بکەم تامان گوتی شەوێ زۆر ناڕەحەت بووم هەموو قەلبم بریندارە فەرمی خەوم لێکرد بە خزمەت پێغەمبەری گەیشتم صلی الله عليه وسلم فەرمی لە سەحرایەکی بووم چار کەسم دیت زۆر نورانی بوون یەکەچیان کە لە هەمیان نورانی تر و جوانتر بوو فەرمووی زەینەب تم بەڵێ من پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم پێت بڵێم زەینەب ئێوە لەسەر حەقن زەینەب ئێوە لەسەر حەقن زەینەب ئێوە لەسەر حەقن گوتی کە ئەو قسەی کرد بەڕاستی دڵم خۆش بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم موژدەم پێدەدا کە لەسەر حەقم زای ئینشاڵڵا بە خۆتان پێم خۆشە کتابەکەی بخینەوە چکە تەعزیبی زۆر خراپی دیرای هەمووی لەوێ ئەم ئافرەتە بوو کە توانی خوشکانی میسر نەجات بدا لە هەموو ئینحرافێک ئەم ئافرەتە ئەو خوشکە بەڕێزەی بوو ثباتی ئەم خوشکە بەڕێزە بوو خۆراگری بوو کە فعلا ئیخوانیان نەجاتدا لەو مەرحەلە ناخۆشانەی کە تێدا بوون کەواتە بەڕاستی ئافرەت دەور دەژێڕن بۆ سەرخستنی ئیسلام بەڕاستی ئافرەت دەتوانن عیاری ئەو ئیسلامە قید بکەنەوە بەڵام کەنجین بۆ خۆیان هەستیان کرد کە دەبێ ئەو هەموو غەممەیان لە دڵە تەنها بۆ ئیسلام و بۆ خزمەتکردنی ئەم سەحوە و داوا بێ یا ڕەبی خۆی گەورە ئێوە موفەق بکە خۆی گەورە سەرکەوتومان بکە عاقبەتی هەموومان خێرکە خوایە بە حەقی ئیسمی عەزەمت ئێمە ئەو خوشکە بەڕێزانە بکەیە جوندێکی خۆت خوایە بمان کەیتە جوندێکی خۆت یا ڕەبی خوا ئەو دینەمان پێسەر بێخی یا ڕەبی خوددا لەسەر نەفس و شەیتانمان سەرمان بێخی خوایە ئەو دینەشمان پێ جوانکەی خوای ئێمە بەو دینە جوانکەی ئەو دینەش بە ئێمە جوانکەی یا ڕەبی خوایە بە حەقی ئیسمی عەزەمی خۆت خوایە لەو جەمعەمان خۆش بی عەفومان بکەی خوایە بە حەقی ئیسمی عەزەمی خۆت هەر خوشکێکمان غەمێک ناڕەحەتێک عاجزیەکی هەیە یا ڕەبی خوددا ئەو غەم و عاجزیە و نەخۆشی و ناخۆشی لەسەر هەرگری وصلی الله على محمد وعلى آل محمد